بسم الله الرحمن الرحيم ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. هاتنەوەی جەژنی پیرۆزی ڕەمەزان لە جەماوەری موسڵمانی کوردستان و سەرجەم ئومەتی ئیسلامی پیرۆز ئەکەم. لە خودای میهرەبان داواکارم نوێژ و ڕۆژ و بەخشین و عیبادەتەکانمان لێ قبول بکاو، ئەم جەژنە بکاتە جەژنی ئاشتەوایی و سەرکەوتن بەسەر قەیران و ئاریشەکانی ژیانماندا. بەداخەوە جەژنەکەمان لە کاتێکدایە کە مەترسی ڤایرۆسی کۆڕۆنا و دەرهاویشتە کۆمەڵایەتی و تەندروستیەکانی بەردەوامە و قەیرانی دارایی و بژێوی و موچەی هاوڵاتیان چارەسەرێکی ڕیشەیی نەکراوە و بێمتمانەیی لە نێوان خەڵک و دەسەڵاتدا و لە نێوان هێزە سیاسیەکاندا و لە نێو خۆی لایەنەکانی دەسەڵاتدا لە ئاستێکی خراپدایە. جگە لەو سەرقاڵکردنەی پەرلەمانی کوردستان بەشتی لاوەچی و شەڕی حزبی و دوورخستنەوەی لە ئەرچی سەرەکی خۆی، ئەمە لە کاتێکدایە کە هەڕەشە دەرەچیەکان و کێشە و قەیرانەکانی سەر هەڵدانەوەی داعش و دابەزینی نرخی نەوت و هەڵواسراوی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا هێشتا بەردەوامە. بۆیە لەم بۆنە پیرۆزەدا دەخوازین هەموو لایەکمان بەهەستی بەرپرسیارەتی و گیانی لە خۆبردنەوە مامەڵە لەگەڵ جیاوازیەکان بکەین و یەک ڕیز بین لە بەرامبەر پرسەنەتەوەیی و نیشتیمانیەکاندا. هەروەک دەبێت دەسەڵات و لایەنەکانی پێکهێنەری حکوومەت دۆخەکە لە خۆیان ئاڵۆزدر نەکەن و نەریتی مامەڵەی گومان و تۆمەت بەخشینەوە و تونند و تیژی پەیڕەو نەکەن و ناڕزاییەکانی هاوڵاتیان و داوا ڕەوەکانیان بە سنگێکی فراوان و سەلیقەیەکی حەکیمانەوە وەربگرن و بۆ چارەسەری بکۆشن. بەرپرسیارەتی گشتی دەخوازێ حکوومەت بڕیاری بە جورئەت بدات و پرۆسەی چاکسازی و دژایەتی گەندەڵی نەوەستێنێ و کەشی پێکەوەی و هاوکاری لایەنە جیاوازەکان بڕەخسێنێت بۆ گەیشتن بە چارەسەر و کەمکردنەوەی دەرهاویشتەی گرفتەکان. بە خۆزیزکردن و لە یەکتر بە بیان و بوون و بێمتمانەی یەکتر نەخوێندنەوە ناگەنە هیچ ئەنجامێک و کێشە و قەیرانەکانیش زیاتر تەشەنە ئەکەن و هەمووان لە بەردەم خوددا ئینجا لای گەل و نیشتیمان و ئایندەی نەوەکانماندا بەرپرسیارین. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. ئەمەش فەرمانی پێغەمبەری سەروەرمانە صلى الله عليه وسلم. جارێکی تر جەژنتان پیرۆز و ڕەمەزانتان قبول بێت. براتان سەڵاحەدین محەممەد بەها ئەدین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان.